تیپی تۆپی پێی یانەی وەرشی جیهانە ئامادەکاری بۆ خولی پلە دووی کوردستان دەکات. ئەم ساڵ جیهان بە ئامادەکاریەکی باشترەوە دەیەوێت هەرچۆنێک بێت ئەم خولە ببڕێت کە چەندین وەرزە لێەوە چەقبەستوو بووە و ناتوانێت بیبڕێت و سەرکەوێت بۆ خولی پلەیەک. ئەم ساڵ بەستافی ڕاهێنەرانی نوێ و 20 یاریزانی لێهاتوو ماوەی 2 مانگە مەشق و ڕاهێنان دەکەن تاکە ئامانجییانەکەش گەیشتنە با خولی پلەیەک. ئامادەکردنمان دەگەرێتەوە بۆ پاش پشوەکانی ئادار و نەورۆز لەو کاتۆ تا ئێستا ئەمە دەستمان بخۆمە ئامادەکردن کردیا و پلانی یانەکەمان دەستەی کارجێری و پلانی ئێمە وەکو دەستەی کادیری تەدریبی یانەی جیهان بەڕاستی پلانمان سەرکەوتنی تیپەکەمانە بۆ خولی پلەیەکی کوردستان چونکە ئەگەر پلانمان سەرکەوتن نەبووە یانەکە بەشداری نەدەکرد. تیپی تۆپی پێ یانەی جیهان لە ماوەی نزیکەی 2 مانگی ڕابردوو چواردە یاری دۆستانی ئەنجام داوە و تیپەکە تەواو ئامادە بووە بۆ چوونە نێو ڕکابەری خولی پلە دوو. بەڵام گەورەترین کێشە یانەکە نەبوونی یاریگایە، هەر بۆیە زۆربەی کاتەکان پشتی بە یاریگاکانی دیکە بەستاوە، بە تایبەت یاریگای دووەمی یانی هەولێر کە وەک یاریگای خۆی بۆ یاریکردن دیاری کردووە. دەتوانم بڵێم موسارەکە فەریقەکی تۆکمەمان خەرکردەوە، فەریقمان خەرکردەوە یعنی بە هیوای ئەوەی بگەینە پلەیەک لە هەموو ڕۆکەوە تەتوانە برێم ئامادەین دەستەی ئیدارە و مدەڕیبین یعنی هەتا برێی هارکارێکی باشمان دەکەن مدەکی باشمان لە پێش بوو لە بۆ تەدریبی تقریبا مانگەک و 10 ڕۆژ مانگ و 15 ڕۆژ توانم برێم لوچار گەمەی کەفیە ئەوەندەی باشە فەریقەمان یەک دەستە برایەتیەکە ئەویش دەتوانم برێم مادیبوونی کاکندرێن و کاپتن فازڵ عوسمانی ئەو وەزع ڕەخسایە ئەمن تازە پێش ئەوەی وزام قسەکەم بە توگۆ دەرێ مەگەر ئەو سار بەسە نەکەوی مەگەر خوا بە حیاتی ناتوانم برێم فەریقی وا خڕناتەوە چێ سار خڕبووینەوە تەوفیقیش لەدەست خوایە. خولی یانە پلە دووەکانی کوردستان بۆ تۆپی پێ ڕۆژانی پێنجشەممە و هەینی بە بەشداری 39 یانە کە بەسەر 8 کۆمەڵە دابەشکراون دەست پێ دەکات لە هەر کۆمەڵەیەک 2 یانە دەگات تا قۆناغی داهاتوو لەوێشەوە بە 2 یاری چوون و هاتن ناسنامەی هەشتی پی سەرکەوتو بۆ خولی پلەیەک دیاری دەکرێت. جیهان لەم قۆناغا لە کۆمەڵەی سێمە و ڕوبەڕووی یانەکانی 4 قوڕنە و تەقتەق و سێمێڵ و چۆمان دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.